بريس جيلان حاج سعيد سروكي جورا بازرگاني پیشا سازي هوليري والهوليري جلمه كا جيلان ام كاتو باش البته دونه لگل سروكي حكومت هرمي كردستان ديداري كي فراوان تانا بو لا چارچوي ديداركه اوي كي گرينگ بينر بزامبه صبارت به پیش هاتکان به تبتی لبواری و برهنان چیه؟ بله سرتا زور سپاسان دکم رزو سلاوم بو اوی برزو بینران و بیسترانی کردستان 24 هر وکو جناب آماجت بکرده مدوینه کوبنوچی گرنگمان لگل جنابی سروک وزیرانی حکومتی هرمی کردستان هبو که براستی ئێمە وەکو بازرگان یاخود وەکو نوێنەری بازرگانان کاتێک جەنابیان دەبینین ئەوەندە هیوا بە بازرگان و بە خاوەن پرۆژەکان دەبەخشێ کە دەتوانین تین و هێز لە جەنابیان وەربگرین بەوەی کە لە گەشتبینی ئەو جەنابیاندا وەربگرین. بێگومان ئەو کۆبوونەوەیە زۆر گرنگ بوو کە بەڕاستی لە نزیکەوە بازرگان و خاوەنکار و وەبەرهێنەران ببینی و گوێمان گرت لە ڕێنمایەکانی جەنابیان هەروەها جەنابیان بە دڵێکی فراوانەوە گوێی گرت لە پێشنیارەکان و هەروەها لە ڕەخنەی بنیادنەری کە هەبوو لەلایەن وەبەرهێنەران و یاخود بازرگانانەوە کە بۆ ئەوەی بتوانین چەند پێشنیارێک پێشکەش بکەین و جەنابیان بە سینجێکی فراوانەوە پێشنیارەکانی لە ئێمە وەرگرت و بەڕاستی ئەم جۆرە کۆبوونەوانە بۆ ئێمەی بازرگان و وەبەرهێنەران زۆر گرنگە بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان نزیک بێ لە کەرتی تایبەت بۆ یەکەم و دوام وەبەرهێنەر و بازرگان ڕوئیای حکوومەت بزانێ بە چه ئاراستەیەکە و هەروەها حکوومەت بزانێ وەزئی ئابووری و وەزئی بازرگان و وەبەرهێنەران لە ڕووی پراکتیکی لە ڕووی واقعیەوە چۆنە و چۆن هەڵسەنگاندنی بۆ دەکرێت بۆەوەی ئەوانیش کار لەسەر ئەوە بکەن کە ئێمە لەکوێ گیر و گرفتمان هەیە گیر و گرفتەکان لابن و لەکوێ ئێمە دەتوانین پێش بکەوین کاری لەسەر بکەن. ولكا جيلان يعني راستي كحشان نجر هي بهم خوش بيناراني شاغدار بن برستان شزاني يعني تشاو همو كابينه كان يتري حكومه هرمي كردستان يعني سركي وزيران مسرور بارزاني اكتيف ترين سركي وزيران بو حفتانه كوبني انجمني وزيران بريو دبا سرپرشتي او همو سيكتر كان يتركا بشوي كي راستا خو لجل ايو كود بيتا ولا جل همو سيكتر جواز كان ولات كود بيتا كواتام اكتيف بونه سركي وزيران كبرپسي كمي اداره كردني ولاته بو خوي تاچان گواهي دره كسيكتر كان يتريش بونمونه وبرهنان و بازرگاني و جيرخانيش اكتيف تر من زيادة بره پیشو بچن. بله هر وەکو جەنابەت ئاماژەت پێکرد زام دەنجی بڕە بەڵێ مەلکا گێلان جەنابیشتان ئاماژەتان پێکرد ئەمەنیش بەڵێ ئێستا دەنجی جەنابتم هەیە هەر وەکو جەنابیشت ئاماژەت پێکرد ئەو هەموو قەیران و ئاستەنگانەی کە تووشی هەرێمی کوردستان بۆ لە ماوەی ڕابردوودا و لە هەموو لایەنێکەوە ئێمە ئاستەنگمان بۆ دروستکرا بۆ ئاستەنگ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دروستکرا بەڵام جەنابی سەرۆک وەزیران لە کارکردن نەوەستا و هەموو ئاستەنگەکانی توانی ببڕێ و توانی لەو هەموو ئاستەنگەی کە بۆی دروستکراوە بۆ حکوومەتی هەرێمی دروستکرا بەڵام ئەو بەردەوام بوو لە خزمەتگوزاری بەردەوام بوو لە پرۆژەی دروستکردن بەردەوام بوو لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری بەرەو پێش بچێ ئەوەتە ئەو پرۆژانەی کە هاتوونەتە بەرهەم هەموو گەواهی دەری ئەوەن کە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە لە کارکردن نەوەستاوە ئەو تا دوێنێ سەرڕای ئەو هەموو سەرقاڵیەی کە جەنابیان هەیەە بە چەندین کار و چالاکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام کاتی دانا بۆ ئەوەی لەگەر ئێمەی بازرگان و نوێنەری بازرگانان و وەبەرهێنەران گفتوگۆ بکە کاتی دانا بۆ ئەوەی گوێمان لێ بگرێ و کاتی دانا بەوەی بە گوێ لە پێشنیارەکانی ئێمە بگرێ و هەروەها ئێمەش گوێمان گرت لە ڕێنمایەکانی جەنابیان سەبارەت بە کێشە و گیرگرفتەکانی حکوومەت کێشە و گیرگرفتەکانی ئێمە وەکو بازرگان لەکەر حکوومەتی فیدرال و چۆنیەتی چارەسەرکردنی ئەو کێشانە ئەوانە هەموو مایەی ئەوەن کە بازرگان و بەرهێنەر ناوەخۆی چ دەرەوە بتوانێ هێز و توانە لە
هێز و توانای جەنابیان وەربگرێ و بەڕاستی بۆ بەرهێنەر یاخود بازرگان کاتێک دەبینێت جەنابی سەرۆک وەزیران گەشتبینە کاتێک دەبینێت سەرۆک وەزیران کار دەکا بۆ بەرەو پێشبردننی ئابووری زیاتر وەکو بڵێ تەشجیع دەبێ و زیاتر هەوڵ دەدا و تین و هێز لە جەنابیان وەردەگرێت لەو ڕۆوە و ئەمە مای خۆشحاڵیە بەڕاستی ئێمە کە بتوانین بازرگانان و بەرهێنەران لە حکوومەت نزیک بین و ئێمە وەکو ژووری بازرگانی و پیشسازی پێشنیاری ئەومان کرد کە لە ڕاستیدا ئەنجومەنی ئابووری کاراتر بێ و کۆبوونەوەکانی زیاتر بێ لەبەرەوەی ئەنجومەنی ئابووری کاتێک کارا دەبێ بازرگان و نوێنەری بازرگانان ئەو ڕوئایەکانیان لەگەڵ ڕوئای حکوومەتی هەرێمی کوردستان لێک نزیک دەبێ و دەتوانن بە چه ئاراستەیەک کار بکەن و ئەمە یەکێک لە پێشنیارەکانی ژووری بازرگانی و پێشسازی هەولێر بێت و جەنابیان بەڵێ کاکی گێلەن هەڵبەتە خۆتەزانی ئێستا ناوچەکە لە چاوەقارێکا تێپەڕێ هەلومەرجێکی زۆر دژوارە بە تایبەتی ئەم هەلومەرجە زیاتر کاریگەری لەسەر جێرخان هەیە لەسەر بابێت و پرسە ئابوووریەکان هەیە کەواتە محەممەد شکری سەرروکی دەسەوە بەرهێنان ژمارەیەکی دڵخۆشکەری ڕایگەاند کە زیاتر لە 8 ملیار دلار و بەرهێنان لە هەرێمی کوردستان دەکرێت زیاتر لە 160,000 دەرفەتی کار دەسە بەرکراوە کەواتە بەشی هەولێر لەم گۆرانکاریانەدا بەڵێ خۆتان دەزانن بە حکمەتی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان توانراوە کوردستان تاکو ئێستاش میانی وەکو پێگەیەکی گرنگی بازرگانی و ئابووری لە ناوچەکەدا بمێنێتەوە ئەو پێگە ئابووریە و ئەو پەیوەندیانەی کە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی لەگەر وڵاتان وای کردووە سەرنجی و بەرهێنارانی بیانیش ڕابچێشێ بۆ ناوچەکەەوە بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان و شاری هەولێر بزات بەهۆی ئەوەی کە پایتەختی هەرێمی کوردستانە و هەڵکەوتە جوگرافیەکەی شاری هەولێریش وە هەڵکەوتووە کە نزیکە لە وڵاتانی دیکاوە لە سنوورەکان و شوێنی زیاتری و بەرهێنانی تێدا بێ ئەمانە هەموو وای کردووە کە هەولێر بە تایبەتی وەکو پایتەختی هەرێمی کوردستان لەلایەک وەکو ناوەندێکی ئابووری بازرگانی گرنگ کە وڵاتان چاوی تێدەکەن ئەوە وای کردووە کە بە پشتی شێربەشی بەبەر هەولێر بکەوێ و هەولێر لەو بوارەدا پێشنگ بێ هەروەها من لەلایەن خۆمەوە وەکو ژووری بازرگانی پیشسازی هەولێر بەڕاستی دەستخۆشی لە بازرگانان و بەرهێنەرانی هەرێمی کوردستانیش دەکەم کە سەرڕای ئەو هەموو ئاستەنگانەی کە بۆمان دروست دەکرێت و بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دروست دەکرێت بۆ بازرگانان و بەرهێنەرانی هەرێمی کوردستان دەکرێت بەشێکیان لەلایەن حکوومەتی فیدراالیەوە بەڵام ئەوان بە ژیانێکی نیشتیمان پەروەرانە ڕۆڵێکی گرنگ دەبینن لە بژانەوەی ئابووری لە هەرێمی کوردستان بەڕاستی دەتوانم برم ڕۆڵی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لێرە کەم نییە کە هەمیشە هاندەریان بۆەوەی ئێمە ئەرکێکی نیشتیمانیمان لەسەر شانە و دەبێ ئێمە نیشتیمان پەروەری خۆمان لەو کاتانەدا ئەوە بکەین کە بیسەلمێنین کە ئێمە کەسی نیشتیمان پەروەر و کورت پەروەرین بۆ نیشتیمانەکەمان ئێمە هەموو ئەو کێشانەی کە ڕوبەڕوومان دەبێتەوە لەوانەیە لەلایەنی مادی بۆ بەرهێنەری ئێمە تووشی زەرمەندیش ببێتەوە بەڵام هەر کوردستانی هەڵبژاردووە بۆی وەربەرهێنانی تێدا بکاوە ئەو وەبەرهێنەرانە توانیتیان کوردستان بگەین ئاستێکی باش لە ڕووی ئابووریەوە بەڵێ برێس گێلان حاجی سعید سەرروکی ژوورا بازرگانی پیشەسازی هەولێرێ گەلێک سوپاس کاک گێلان